لەگەڵتان بەردەوامە بین لەخوا بە زیابێ هەوا فێنێکی کردووە بەیانیانە چیتە دەرەوە شەوان پەنجێراکەیتەوە جوان هەستی پێکەی پلەکانی گەرمە دابەزیوە جا ئێستا خەمێکی تر لە دڵمان نیشتەوەی خوایە ئەم زستان و پاییزە ئیشەڵڵا لە ڕووی بارین و بەفربارین و بارانبارینەوە ساڵێکی بەبەرەکەت بێت بەڵام با بزانین بەڕاستی لە ڕۆزانستەکەوە ئایا بەو شێوە بێت بۆی کە بزانین بە چ شێوەیەک ئەبێت ئەم پاییز و زستانە بەڕێز محەممەد کەمال شارەزای بواری کەشناسیمان لەگەڵدایە سڵاوە لێبێت کاک محەممەد بەیانی بەڕێزت باش بە هیوایەوەی بەیانێکی جوان و ئارام بێت بە بەڕێزت پێش ئەوەی باسی پلەکانی گەرما بکەین لەگەڵ بەڕێزت چەند ڕۆژێک بەر لە ئێستا هەواڵێک بڵاو کرایەوە باس لەوە کرا بەپێی پێشبینیەکانی ڕەوشی کەش و هەوا وا دیارە پاییز دەستی پێ کردووە لە کاتێکە ئەگەر ئێمە سەیری ڕۆژمێر بکەین هێشتا پاییز بەخوا ماوە ئێستا بەڕێزت پێمان بڵێ پاییز دەستی پێ کردووە یان نا؟ بەڵێ سڵاوتان لێبێت بەیانی بینەران و بیسرانی کەناڵی کورسات باش سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ تۆ دیارەوەکو بەڕێز تاماژەت پێ کرد ئێمە دوو شێوازی داخەڵبوونی وەرزیمان هەیە لە هەرێمی کوردستان بەگشتی و جیهان دیارە بەپێی ڕۆژمێری کەشناسی بێت ئێمە لە یەکی نۆ داخڵی وەرزی پاییزە بین و بە پێچوانەشەوە بەپێی فەلەکیان بێت ئێمە لە دوای بسوویەکی مانگی ئەم مانگە کە مانگی نوێ داخڵی وەرزی پاییزە بین دیارە بەڕاستی ئێمە لە ڕووی فەلەکیەکەوە توانین بڵێن دروسترەکە داخڵی وەرزی پاییز بین بۆیە من تا کۆم ساتش کە لەگەڵ بەڕێستانە قساکەم لەنا وەرزی هاوینداین هەنگاوێن بەرەو وەرزی پاییز کە لە پاش بستوویەکی نۆوە دەست پێکات و یەکەم ڕۆژی وەرزی پاییز لە هەرێمی کوردستان دەست پێکا بەڵام سوپاس بەخوا دیارە پێش دەستپێکی وەرزی پاییز پلەکانی گەرما وا دیارە زوو ماڵاوای لێکردین لە ڕووی بەرزبوونی پلەکانی گەرماوە و پێشوازێکی باشی لێکردین ڕووی دابەزینی پلەکانی گەرما پێشبینی شەکەین لە چەند ڕۆژی داهاتوو بە تایبەت لە ئەمڕۆوە بەدواوە بەهۆی هاتنی بارە هەوایەکی فێنێک لە دەریای ناوەڕاستەوە پلەکانی گەرما زیاتر دابەزێت و هەست بە هەوایەکی زۆر خۆش و فێنێک بکەن بە تایبەت لە کاتەکانی شەودا کە لە هەندێک شوێنە هات پێویست دو ئامێری فێنەکەرەوەش نابێت ئینشاڵڵا جاکاک محەممەد پێمان بڵێ ئێستا لە کەلاری خۆشەویستەوە بەڕاستەوە خۆ لەگەڵ مانای ڕێز و خۆشەویستیمانەیە بۆ شاری کەلاری خۆشەویست پێمان بڵێ پلەکانی گەرما لەوێ بەردەوام بەرزە ئێستا کەش و هەوای ئەو ناوچەی گەرمیانە چۆنە ئەوێش پلەکان دابەزیوە یاخود نا؟ بەڵێ سپاس دەکەم پێشەکی وەڵاهی دیارە گەرمیان یەکەمین ناوچەی لە سەراستی ناوچەکانی کوردستان و لەم کاتەیە توانم بڵێم ساڵانە بەرزترین پلەی گەرمای تیاتوە مارەکەێت و هەر بەو ناوەشەوە ڕۆشتووە کە گەرمە گەرمیان بەڵام سپاس بەخواتوانم بڵێم لە ئێستا گەرمیانیش گۆڕانکاری بەرچاوی بەخۆوە دیوە بە تایبەتی لە کاتەکانی شەودا لە دوای کاتژمێر 12 کەشوهەوای سلێمانی وەرگرتو باەکی زۆر خۆشی هەیە کە هەوایەکی زۆر فێنکە ئەتوانم بڵێم گۆڕانکارێکی بەرچاوی بەخۆبینەوە تەنها یەک بۆ دوو کاتژمێری سەرەتایی نیوەڕۆ نەبێت ڕەنگە کەمتریش کە پلەکانی گەرمە بۆ 41 پلە بەرزە بێتەوە لە ناوەڕاستی گەرمیان و لە ناوچەکانی دەشتی گەرمیان و باشووری گەرمیانیش یەک پلە زیاتر بۆ 42 پلە بەرزە بێتەوە کە ئەمەش بەرزبوونێکی کاتیە و ئەو گڕەبایی کە هەبوو سپاس بەخوا کۆتایی پێ هاتوو ئەتوانە بڵێم کەشێکی نێوچە پاییزە لە سەر تاسەری ناوچەکانی کوردستان دەستی پێکردو لەگەڵ دەستپێکی یەکەم ڕۆژی وەرزی پاییزش لە هەرێمی کوردستان وەکو چەپکە گوڵێک پێشوازێکی گەرمان لێکات و پلەکانی گەرما زۆر زیاتر لە ئێستای شەدابەزێ هەر لەگەڵ یەکەم ڕۆژ دەستپێکردنمان پلەکانی گەرما پێشبینەکەن زیاتر دابەزێت ئەی گەرما خوای لەگەڵ بێت وەڵڵاهی ئەم ساڵوا بێزاری کردین کاک محەممەد پێما بێ زۆربەی خەڵ دوعا کاڵێ بەشکەم زووتر تاوا بێ گەرمایە ساڵی ڕزگارمان ئەی یاڕەبی زستانێکی باراناویەکی باشمان هەبێت ئینشەڵڵا جا سەرکۆ باسی وشکە ساڵێکەی کرد ئێستا مادام وایە کاک محەممەد پێمان بڵێ لە ڕووی باران و بەفربارینەوە ئەم ساڵ بە پێی پێشبینیەکان چۆنە بێت؟ بەڵێ دیارە ئێمە هێشتا کات لە پێشمان نەماوە بەڕاستی کە بە تەواوەتی وردبینەوە باسی بکەن بەڵام هەندێک نیشانەمان بۆ دەرکەوت ئێمە باس لەو نیشانە ناکەین لە دەستکەوتنی ئەم نیشانانە دەرئەنجامێکمان بۆ دروستە بێ هەر بە کورتی ئەگەر بۆ خەڵکی خۆشەویستی باسکەین کە ئێستا گوێی لێمانە بۆ بەڕێزیشتان هەر بەم شێوازە باسی بکەین ئێمە ئەڵێن ساڵێکی نۆرمالمان لە پێشەل بەراورد بە ساڵی پێش و کە تێپەڕی کەم بارانی بوو پێشبینیەکەین ڕێژەی بارانبارین زیاتر بێ و ناشڵێن ساڵێکی پڕ و فول باراناوێ بێت بەڵام ساڵێکی نۆرمالە بێت واتە پشت بەخوای گەورە هەرێمی کوردستان دوورە بێت لە مەترسی وشکی وشکە ساڵی بۆ ئەم ساڵی
بۆ ئەم ساڵ 2025-2026 و هەروەها پێشبینێکن بە فربارین زیاتر بێت لە چاو پارساڵ و سەرمای زیاتر بگە ڕووکات هەرێمی کوردستان ڕێژەی بارانبارین بە گشتی زیاتر بێت لەو بڕە ببارێک کە پێویستە بۆ تێپەڕبوون لە وشکە ساڵی کە پێویستمان ئێمە بۆ 200-250 میلیۆن باران هەیە کە پێشبینەکەین لەو ڕێژەیە زیاتر ببارێکەمەش ڕێژەیەکی دڵخۆشکەرە بەڵام خەڵکی کوردستان ناومێت نەبێت لەوەی کە دەستپێکی وەرزی بارانبارین دڵخۆشکەر نییە چونکە ئەم بارودۆخە کاتیە ئێمە ئێستا ئەتوانم بڵێم لە کۆتا ساتەکانی دیاردەی لانینین کە لەسەر ڕووی زەریای هێمن ڕووی داوە دیارە دوڕوودانی ئەم دیاردەیە لەسەر ئەم زەریایە واکات کە وشکی و کامبارانی لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان و جیهانش بەگشتی دروست بکات. کاک محەممەد تۆزێک ئەم دیاردەیە زیاتر بۆمان ڕوو نەکەیتەوە ئەم لانینەکە باسی کرد چاوت گەشت بێت بەڵێ بەسەر چاوت گەشت ئێمە ساڵانە دیاردەیەک لەسەر زەریایەک بە ناوی زەریای هێمن ڕۆدات کە پێوتێت دیاردەی لانینا یاخود ئێڵنینۆ یاخود نیوترال واتە چەند ساڵ جارێک یەک لەم دیاردانە ڕۆدا ئەگەر گوترا ئێڵنینۆ واتە گەرمبوونی زەریای هێمن واتە بە کورتی خۆمان واتە بارانی زۆر واتە لافاو واتە دروستبوونی هەوری زەبەلاح واتە تێپەڕبوونی وشکە ساڵی و ڕێژەیەکی زۆر باران واتە ئەو ساڵی کە بەنداوەکەی دوکان سەر ڕێژی کرد ئەمە بابەتی ئێڵنینۆ. ئەگەر بڵێن لانینا واتە وشکی واتە کەمبارانی واتە وشکە ساڵی واتە هاتنی سەرمای سەخت و وشکە سەرما کەمبوونی بڕی بارانبارین و زۆربوونی ڕێژەی بەفرباری و ئەگەر وتمان حاڵەتی نیوترال واتە ڕوودانی حاڵەتێکی نۆرمال لەسەر ئەم زەریایە بەتایبەتی لە بەشی ناوەڕاست و خۆڕڵاتی زەریای هێمن لەم حاڵەتەیە ئەمە توانین بڵێن ساڵێکی نۆرمالە وەکو ئەم ساڵ کە پێشبینیەکەن ڕووبە واتە لە ڕووی بەفربارین و بارانبارین شەوە بەگشتی ئاستێکی نۆرمالە بێ نەخراپە پێ و نەباشی شەبێت و بەڵام بە وازحی باسی بکەین دڵخۆشکەرە و مەترسی وشکە ساڵینی و ڕێژێکی باشی باران تێپەڕێ بۆ ئەم ساڵش پێشبینەکەن حاڵەتی نۆرمال ڕوودا بەڵام لە ئێستاە بەشێکی زەریاکە بۆتە ئاوی سارواتە بۆتە لانینا واتە کەمبارانی بۆیە ئەم حاڵەتەش پێشبینەکەن لە سێمانگی سەرەتای وەرزی پاییزا ڕووبات ناڵێن نابارێ بەڵکو لە چاو پار ساڵشا پێشبینەکەن پاییزەکەمان باران ناویتر بێ بەڵام بەگشتی کەم و کوڕی و دابڕان و پچران لە نێوان شەپۆلەکانی بارانبارین لە ماوەی ئەم دوو بۆ سێمانگی سەرەتای وەرزی بارانبارین هەیە و دوایەوە پێشبینەکەن بەگشتی دۆخی باران باش بێت و دڵخۆشکەر بێت. زۆر باشە کاک محەممەد کەواتە لەگەڵ هاتنی وەرزی پاییز و دەستپێکردنی بارانە تا چەند گرنگە خۆمان ئامادەگەین جارێکی تر بەوەی کە بتوانین بە شێوازێکی باش لەسەر ئاستی حکومە لەسەر ئاستی ئەو کەسانی بەرپرسن لە ئەوەی کە بتوانین بەنداوی باشترمان هەبێ ئەو شوێنانی سەرچاو ئاویەکانم بتوانین بە باشی ئاوگل بدەینەوە لەیتر لە هەموو ناوچەکانە بۆی ئەگەر پێویستمان پێ بوو تووشی کەم ئاوی نەبین تووشی وشکە ساڵی نەبین بەداخۆی کەم ساڵ لە هەردوو دەریاچەی سەرەکی دەربەندی خان و هەمان کاتیشا دووکان ئەو ڕێژێ بە ڕێژەیەکی زۆر دابازی ئاوەکە ئێمە خۆمانی بۆ ئامادە بکەین کە سوود لە باران وەربگرین و گردانەوەیشی ئاوی باشمان هەبێ بۆ وەرزەکانی تر بەکاری بێنین. بێگومان وەکو باست کرد زۆر گرنگە ئێمە لە ڕاستیە چەندین جارش باسم کردووە کە یەک لە ئامادەکاری گرنگەکانی پێش دەستپێکی وەرزی بارانبارینێک لەوانە زۆر دروستکردنی بەنداوەکانە لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە چەند بڕیارێک دەرچۆ بۆەوەی کە بەنداو دروست بکرێت بە تایبەتی لە گەرمیان نازانم 2-3 بڕیار دەرچۆ بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە لە شارەکانی دیکەش بە هەمان شێوە ئێمە ساڵانە ئابینین ئەم 3 ساڵەی ڕابردوو بە تایبەتی کە کەمبارانی ڕووی کرد هەرێمی کوردستان شارەکانی کوردستان ینی تەنگاوی ئاو بوون کە ئاو دابەژوکرێت بەسەر ماڵەکانە ینی تەنکەرە ئاویش بەشی ناکرد ئەمەش لە ئەنجامیەوە بوو کە ئێمە بەندایەکمان نەبووی کە بتوانین سوود لە ئاوی بارانا و گڵدانەوەی ئەو ئاوی بارانەوە وەربگرین و خەمی وشکە ساڵی و کەم بارانی و بێ ئاویشمان نەبێت بۆی من لێرە داواکەم لە حکوومەت کە هەرچی تەشتا کات ماوە ئێمە وکوتمان سێمانگی سەرەتای دەستپێکی بارانبارین ڕەنگە پشتڕانی تایبێت بۆیە ئەتوانم بڵێم هێشتا دەرفەت لە پێشەکە و ئەو بەنداوانی کە دروست نەکراون یاخود دیمجا دروستکراون تەواو بکرێت گەر بەوەش فریان ناکەوین ئێمە پۆندمان ئەتوانین پۆند دروستکەین بۆیە هەرچی زۆر دروست دەست بکرێت بە دروستکردنی پۆند و بەنداو لە هەرێمی کوردستان و تەواو بکرێت بۆی کە سوود لە ئاوی بارانە وەربگرین ئەمە خاڵێکی دیکە من زۆر جار باسم لە زۆر زیادکردنی ڕێژەی سەوزایی کردو لە هەرێمی کوردستان چونکە بەڕاستی زیادکردنی ڕێژەی سەوزایی
کە ئێمە ئێستا بەرەو کەشوایەکی فێنەکە چین و کاتی زیادکردنی ڕێژەی سەوزاییە کاتی چاندنی نەمامەکانە ڕێژەی سەوزایی گەر زیادی بکەین نەک تەنها واکات کە پلەکانی گەرما چی دیکە نەگاتە 50 پلە و هاوینێکی سەخت بەڕێ بکەین واکات کە ڕێژەی بارانبارین لەسەر ئاسی ستاندارد زۆر زیاتر بکات گەرمیان ئەگەر 400 میلیۆن بۆ 500 میلیۆن باران ببارێت بەرزە بێتەوە بۆ 600 میلیمتر باران هەمان شێوە ناوچەکانی پارێزگای سلێمانی زۆر زیاتر بێ بۆیە من ڕێنمایەکەم کە ڕێژەی سەوزاییش بەگشتی لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان زیاد بکرێت هەم بەندا و هەم ڕێژەی سەوزایی دوو فاکتەری گرنگە لە پێش دەستپێکی وەرزی بارانبارین لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت زۆر باش بە هیوای هەروەها ئەوەشم لایەت نەچێت فەرمۆ ئەوەشم لایەت نەچێت کە ئێمە ساڵانە زۆر جار شەپۆلی بەهێزی باران ڕۆکاتە ناوچەکانی کوردستان ئەبێتە هۆی لافاو کە لە ماوەیەکی کورت ڕێژەیەکی زۆر باران نەبارێت ئەو ئاوەڕۆیانەی کە دایمە هەمیشە گرفت دروستەکەن حاڵەتی لەو شێوازە و پەنگ خواردنەوەی ئاو دروستەکەن چاک بکرێتەوە و دوور بکرێت لەو حاڵەتانی کە ڕوبەڕووی مەترسیە بێتەوە باڵ بە هیوای کاربەدەستانی شەڵام خاڵانی بەڕێزت باست کرد کاری زیاتری لەسەر بکەن بۆەوەی کە کوردستانی ئێمە لەگەڵ ئەم گۆڕانکاری ژینگەی و کەشوهەوایە بتوانێت خۆی بگونجێرە جا ئێستا کاک محەممەد بەڕێزت پێمان بڵێ وەکو خۆڵبارین ئەم ساڵ چۆنە بێت بەڵێ دیارە وشکە ساڵی بووم ساڵ ئەڵبەتە بە تایبەتی ناوچەکانی بەشی باشووری خۆراوە زیاتر بوو بە ناوچێکی بیابان لەگەڵەوەشە ئەم ساڵ کەمترین بڕی باران لە سنووری پارێزگای دوهۆک و هەولێر و کەرکووک تۆمار کرا کە کۆی گشتی ساڵەکە لە 121 میلیۆن باران تێپەڕی نەکرد کە ئەمەش ناوچەکە بەڕاستی بوو بە ناوچێکی وشکی بیابان هاوشێوی ناوچەکانی خوارووی عێراق بۆیە هەر چالاکێکی باک بچووکترین چالاکی با دروست باە ئەگەر خۆڵبارینیش نەبووایە و ڕاستەخۆ بۆ خۆڵبارینی ناوخۆی یا خۆ تەپۆتۆزی نێوخۆی بەڵام ئێستا توانم بڵێم ئاراستەی بایەکان ئێمە لە وەرزی هاوینەوە کە داخڵی وەرزی پایزەمین پێچەوانەی بار ڕوەدا کە پێچەوانەی بار ڕوویدا ئەتوانم بڵێم شەپۆلەکان و شەپۆلی خۆڵبارین و مەترسیەکانی ئاتنی خۆڵبارین بۆ هەرێمی کوردستانش بە گشتی کەمە بێتەوە ئێمەتر بەرەو وەرزی باران هەنگاوەنین بە بارینی باران و چەکەرەکردن و تەقینی تۆی ناخی زەوی ئێمە ئینشاڵڵا دوورەکەوینەوە لە کاریگەریەکانی خۆڵبارین و شەپۆلی خۆڵبارین ئەوەی کە تاکو ئێستا شەیە توانم بڵێم هەر شەپۆلێکی خۆڵبارین تاوەکو سەرەتای مانگی دەی شەبێت ناوچەکانی ناوەڕاست و خوارووی عێراق ئەگرێتەوە تەنها بە شێوەیەکی ناڕوونی ئاسمانی هەرێمی کوردستان ئەگرێتەوە بۆیە توانم بڵێم ئێمە ئێستا دوورکەوتینەوە لەبارەت دۆخی خۆڵبارین لە هەرێمی کوردستان بەڵکو توانم بڵێم بە بارینی باران لە هەرێمی کوردستان بەتەواوەتی مەترسی خۆڵبارینش ئەڕێتەوە کۆتایی پێدە ئیشەڵڵا دەستەکانی خۆش بێ کاک محەممەد زۆر سپاس بۆ تۆ کە بە شێوازێکی ڕاستەخۆ لە شاری کەلاری خۆشەویستەوە لەگەڵمان نبووی سپاس بۆ زانیارەکانی بە هیوای ئەوەی کە بتوانین هەمومان خەمخۆریەم بابەتە بین چۆن ئێستا کار لەسەرەوە کرێ چەند بەنداوێک لە ناو پشارەکانە دروست بکرێ ئەمەش بە خۆی لە خۆیان کارێکی گرنگە بەرلەوەی کە چینە وەرزی بارانبارینەوە هەر لەوەی کە ئەو پرۆژەی بەنداوی چەخچەق لە شاری سلێمانی کە قاقوبات زۆر دەختی لەوە کردەوە کە خۆی چوە سەر پرۆژەکە ئەوە تیمێکی تایبەتیشی دانا کە بە زووترین کاتم پرۆژێتەوە بێ هیوادارین بۆ شار و شارۆچکەکانی کەش کار بەم شێوەیە بکرێ و چاوەڕێی زستانێکی بارانایی بکەین و دوورکەینەوە لەم گەرمە و وشکە ساڵی کە ئەم ساڵ بەرەوشی کردبین ئێمە هاتی